سڵاوی خواتان لێبێ 12/11/2020 شوێنەکەمان هۆڵی نەشتەرگەریە لە نەخۆشخانەی ئاسوودە لە شاری سلێمانی چارەخواسەکەمان لە ئیداری ڕاپەڕی نەشەری ڕانیەوە هێنراوە مناڵێکێک کە داون سندرۆمی هەیە تەمەنی 6 ساڵە. سپاس بۆ خۆی سەرکاری چارەسەرەکە هەڵوەستە کە بەهێشتکاری لە نەخۆشخانەی ئاسوودە خەریکی خەبەرهێنانی مناڵەکان. ئەوەی کە زۆر گرنگە لەم پەیامە ئەوەیە کە پێتان بڵێم هەموو ئەو خێزانانی کە مناڵەکانتان داون سندرۆمی هەیە یاخود CP یان شەلەدەماتی هەیە یاخود ئۆتیزمی هەیە یاخود نەخۆشی دڵی هەیە و هەموو ئەو خێزانانی کە مناڵتان هەیە هیچ نەخۆشییەکیان هەیە پێویستە کە لە تەمەنی 1 ساڵیەوە سەردانمان بکەن بۆی کە فێرتان بکەین چۆن دەمودانی مناڵەکانتان پارێزن. ئەم مناڵە هەژارە پێویستی ناکەوە ڕێگا ببڕێت و ئەو هەموو ئازار ببینێ لە دانەکانیەوە گەلە سەرەتاوە سەردانیەکان کردا و فێرمان کردا چۆن دەمودانیان پارێزن. زۆرێک لە دایکان و باوکان وا پێشبینیەکە ئەگەر مناڵەکانیان دانی ئازاری نەبێ هیچ کێشەیەکی نییە نەخێرەوە ڕاست نییە بوونی ئازار مانای کێشەیەکی گەورەیە. ئێوە لەسەر ساحی سەردانمان بکەن خودایە بێ ئێمە فێرتان دەکەین چۆن دەمودانیان پارێزن. لەگەڵ دەرچوون یەکەم دانیشتیە پێویستە کات کە دانی ماڵ بشم ڕۆژانە دووجار پێش خۆتن دواییان بین دوای دانیشتن ئاوادەنی مناڵەکانتان وەرمەیە بۆ گەورەش بەهامان شێوەیە هەموو هەرێکیدان هەموو مناڵێک و گەورە دەرکوتیشی بە ئاساییە ئەوە با زۆر ڕوونێ لەلای هەمووتان. بۆ لە تەمەن 1 ساڵی پێویستە سەردانمان بکەن بۆی کە فێرتان بکەین دەمودانی مناڵەکانتان بپارێزن. ئەم مناڵە ناچار بووین کە 8 دانە لە دانەشیرەکانی لەژێر بێهۆشکاری گشتی بە پاش گرتنی تیشکەکە لە پشتەوە هەڵواستاوە ناچار بووین کە دانەکانی بۆ هەڵبکێشین. ئەم کارە لەم قۆڕاندا باشترین چارەسەرە بۆ دەمودانی مناڵەکە بۆیە ئەم کاری بۆ کراوە و خودایە بێ سێمان متابعەیەکی بووی کەوای لێ. ئەگەر ئەم مناڵە تەمەن 1 ساڵ و سەردانی کردینە وەکو دەیان و سەردان مناڵ کرد نەمانێت داتە ئەم قۆڵانە. سپاس بۆ خوا کە ئەوای کردوون بتوانین خزمەتیەوە بکەین. سپاس بۆ هاوکاران لە کلینیکە و لە ستافەکەمەوە سپاس بۆ ستافی بێهۆشکاری لە نەخۆشخانەی ئاسوودەی تایبەت لە شاری سلێمانی کە بیرکامێ ڕۆژانە دووجارتان بۆ مناڵەکانتان بشۆن و ئەمانەی کە پێتان دەڵێم بە هیچ شێوەیە مەیدەن بە مناڵەکانتان ساردی، نقۆ، شەکری گۆ، مژمژە